لا سنووری پەروەردەی ڕانیە چەند قوتابخانەیەک تێکەڵ کراون و کراونە تا یەک قوتابخانە. لا بەدواداچوونێکی پەیامدا دەرکەوتووە ڕێژەی قوتابیانی کچ لە ئامادەییەکانی سنوورەکەدا نزیک دەبێتەوە لا دوو هێندەی قوتابیانی کوڕ. پسپۆڕێکی پەروەردەیش دەڵێت هۆکاری کەمبوونی قوتابیانی کوڕ بەتایبەت لە ئامادەییەکاندا بۆ بێهیوابوونی قوتابیان لە خوێندن و ڕێژەی زۆری کۆچی گەنجان لە دەڤەرەکەدا دەگەڕێتەوە. بە تایبەتی ئەوانەی تێکەڵن ڕێژەی ١٧ بۆ ١٧٥ کچە 130 بۆ 25 دەمێنێتەوە کە کوڕ بێ. ئەمەش لەوەدا ڕنگدانەوەی تەواوی هەیە کە گەنجان ڕوو لە هەندەران دەکەن، گەنجان واز لە خوێندن دێنن، لە بەتایبەتی کوڕان واز لە خوێندن دێنن. ئەمە ئێستا وەکو دەڵێ خوێندن بۆتە خوێندنی ئافرەتان و کچان، بەڵام کوڕان پیاوان لێ ڕادەکەن لێ بەرەو خاریز دەڕۆنیان کەسابەت دەکەن، کارێک دەکەن، دەڵێن هەتاوەکو دەگەینە ئەو تەمەنە ناگەین بە هیچ لە ڕووی مادیەوە، ئومێدیان بە خوێندن نەما، بە دامەزراندن نەماوە و هەروەها بە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان نەما لەبەر ئەو خاڵانی بەتایبەتی نادادگەری. ئامادەیی ڕاپەڕینمان لە ڕانیا بەسەر کردەوە. بەڕێوەبەری قوتابخانەکە دەڵێت ساڵ بە ساڵ ڕێژەی قوتابیانیان کەم دەبێتەوە، بەتایبەتیش قوتابی کوڕ. ئەمەش وای کردووە ژمارەی قوتابی کچ زیاتر بێت لا کوڕەکان. دەژڵێت پێشتر بەهۆی قەرباڵغی ئامادەییەکەیان لە چەند بینایەکدا دەوامیان دەکرد، بەڵام ئێستا لە یەک بینادا جێگایان دەبێتەوە. ژمارەی خوێندکارەکانمان 316 خوێندکارە، 127یان کوڕە، 189یان کچە، تقریبا نزیکەی 65 خوێندکاری زیادە فەرقیان هەیە، جیاوازیان هەیە کە زیاتر لە کوڕەکان. بە پێچەوانەوە ساڵانی پێشوو ساڵانی لە پێشدا کوڕەکان زیاتر لە کچەکان. ساڵ بە ساڵ ڕێژەی قوتابیەکان کەم دەبێتەوە، وەکو باسمان کرد لە پێشاندا لە سێ بینا دەوامان کرد ئامادەی ڕاپەڕین، بەڵام ئێستا تەنها لە یەک دەوام دەکەین. وتەبێژی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕانیە دەڵێت تێکەڵکردنی قوتابخانەکان لە چوارچێوەی پلانی ساڵانەیاندایە بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی قوتابیان پشتڕاستیشی کردەوە کە ڕێژەی کچان بەراورد بە کوڕان زیاترن، بەتایبەت لە ئامادەییەکاندا. دیارە ئەم ساڵ پەروەردەی ڕانیە لە ڕێپلانی خۆی یەکەی سەرپەرشتیاریەوە جۆرێک لە سیاسەتی تێکەڵکردن و جۆرێک لە هەڵپەساندنی ناوەندەکانی خوێندنی پەیڕەو کردووە. لەم ناوەندەدا چەند ناوەندێکی خوێندن چ لە ڕووی جوگرافیەوە چ لە ڕووی کەمبوونەوەی فێرخواز بۆ ناوەندەکانی خوێندن ئەم مەکتەبانەی تێکەڵ کردووە، هەم لە ئامادەیی هەم لە بنەڕەتی. لەبەرەوەی ڕێژەی هەم ڕێژەی فێرخوازیان کەم بۆتەوە. ئەگە زۆریش بن ڕێژەی کچان لە ناوەندەکانی خوێندن من وای بۆ دەچم پەیوەندی بە کۆچی دەرەوەی وڵاتەوە بێ. ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار، ئەمە وتەیەکی جوانی پێشینانمانە. ساڵ بە ساڵ کەمبوونەوەی ڕێژەی قوتابیانی کوڕ بە ئاشکرا هەستی پێدەکرێت بەهۆی نائومێدبوونی گەنجان لا خوێندن و کۆچی بەلێشاویان بۆ دەرەوە. یەکێکی دیکەش لا هۆکارەکانی دیار دەکا بۆ گرنگی پێدانی قوتابخانەکانی کەرتی تایبەت و پشتگوێ خستنی کەرتی حکومی دەگەڕێتەوە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.